زۆر سپاستانەکەم بۆ ئامادەبوونتان بۆ ڕووماڵکردنی ئەم کارە خێریەکەوە دروستکردنی شوێنێکی نوێشکردنە بۆ خەڵکانێک کە ڕێیانەکەوێتە ناو نەخۆشخانەی فراکەوتنی هەڵەبجە کە بەکارێکی زۆر زەرور زانراوە لەلایەن چەند برایەکی بەڕێزەوە بیرۆکەی ئەوە کرا کە شوێنێکی حەوانە و شوێنێکی نوێشکردن نەبوو بۆ ئەو کەسانی کە ڕوەکەنە ناو نەخۆشخانەکە و نەخۆشخانەکە لۆدێکی زۆری لەسەر بوو لە کاتێکدا کە هەر حادیسێک دەبوو کار خەڵکەکە کۆ دەبووە لەسەر نەخۆشەکان و ئەوەش دەبوو بە ئاستەنگێکی زۆر گەورە لەسەرەوەی کەوا کارمەندانی تەندروستی و پزیشکەکان نەتوانن بە پێی پێویست بەدەم چارەسەر و چارەسەرەکان بگەنە نەخۆشەکان لەبەرەوە ئەم شوێنە وامان بە باشدانی ئەگەر کە دروستکرا بۆ ئەوە بێت کە خەڵکانێک هێنە ناو نەخۆشخانەکەەوە یا ئەمێننەوەکو مرافق لەوێدا بتوان کە حاجی خۆیان جێبەجێ بکەن و نوێژی خۆیان جێبەجێ بکەن و ئیسراحەتی تیا بکەن و ئەم نمزگەوتە لەلایەن خێرخوازێکەوە کەوا بودجەکەی بۆ دابین کرا و ئەمەی کرد بە وەکیلی خۆی وتی ئەوە بتم بەشکم بتوانن ئەم کارە خێرە جێبەجێ بکەن لەگەڵەوەدا بەڕێز دکتۆر ئازاد کە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجێ زۆر سپاسی دەکەین لەگەڵ کاک سمیر حامید و لەگەڵ کاک ئاراسکە و کاتە بەڕێوەبەری نەخۆشخانەی فراکەوتن بوو شوێنەکە دروست کراوە جێگەی ئافرەتانیش لە خۆی دەگرێت و جێگەی پیاوانیشە کە هەر ژوورێکی زیاتر لە 40 کەس تا 50 کەس جێی دەبێتەوە تایە سوپاس بەخوای گەورە کە بە شێوەیەکی جوان و سەردەمیانە دروست کراوە.